الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح الترغيب وصحيح الجامع الصغيرة هاتوا خوشويستي خواه صلى الله عليه وسلم ده فرمي هر كسيك سيجار للرواية كتير ده فرمي هر كسيك حوت جار داواي بهشت بكات بڵێ خوای گیان بخە بەهەشتەوە داوای بەهەشت لە تۆ دەکەم ئیلا بەهەشت دەڵێت خوای گیان ئەو عەبدەی خۆت فەڵان کەس کە سێ جار داوای منی کرد بیخە بەهەشتەوە یاخود حەوت جار داوای بەهەشتی کرد خوای گیان بیخە بەهەشتەوە بەلایانی کەمەوە ڕۆژی سێ جار حەوت جار بڵێ خوای گیان بمخە بەهەشتەوە داوای بەهەشت لە تۆ دەکەم داوای فیردەوس لە تۆ دەکەم وفرمي هر کەسێکیش سێ جار یا حەوت جار بڵێ خوای گیان پەنا دەگرم بە تۆ لە ئاگری دۆزەخ ئیلا ئاگری دۆزەخ دەڵێ خوای گیان ئەم کەسە پەنا بدە لە من واتە ئەم کەسە لە ئاگری دۆزەخ بە دوورکە بۆیە بەپێی ئەم حەدیسە و بەپێی قورئانی پیرۆز ئاسمانەکان و زەوی ئاگر بەهەشت هەمووی قسە دەکەن ئەو تا دەفەرمێ قالت واتە بەهەشت و دۆزەخ قسە دەکەن لە کۆمەڵی حەدیسی زۆرە هاتووە جا هەر کەسێک ڕۆژی سێ جار یا حەوت جار بڵێ خوای گیان بخە بەهەشتەوە ئیلا بەهەشت دەڵێ خوای گیان فڵان کەس بخە ناو بەهەشتەوە چونکە داوای من دەکات داوای بەهەشت دەکات جا بۆیە بەردەوامیش بڵێ خوای گیان لە ئاگری دۆزەخ بمپارێزە بێگومان داواکاری بەهەشتی و بەهەشت و جەهەنەم قەبوڵە لای خوای گەورە لبيري مكين إن شاء الله. لحديثك صحيح دهاتو ولا صحيحة ولا صحيح جامع الصغير خوشويستي خواه صلى الله عليه وسلم ده فرميه زور صلوات لسر من بدن بوشي چونك خواي قورا فإن الله وكل بي ملكا عند قبري چونك خواي قورا ملائكي كي داناوا أو ملائكة لديار قوركي منه للرواية الصحيحة كده فرمي أعطاه الله سمع العباد كلهم سبحان الله ملائكي كي آساينية خواي قورا بهريكي بو ملائكة داوك لديار قوركي منه هرچي مخلوقات هي هرچي مروف جنوك هي كقصبك أنو الصلاوات بدن هر همي دبيسته سبحان الله هموي جوليا يعني 1 مليار خلق بجاري قصبك صلوات ببيغمبري خواه صلى الله عليه وسلم بنيري هر هموي جوليا تايبة بصلواته أو كسي صلوات أسد بيغمبري خوشويس بدا صلى الله عليه وسلم إلا أو ملائكة كخواي قولة أو بهري بيداوة سمع العباد كلهم جويلة همو دنجي مروفة كان همو جنوك كانوا ملائكة كانوا سبحان الله همو بونور هیچ کەسێک نییە سەڵاوات لەسەر من بدا ئیلا ئەو مەلایکە پێم دەگەێنێ کۆمەڵی مەلایکەی تری شێ لە وەک باسمان کرد لە حەدیثەکانی پێشوە لەسەر زەویە دەگەڕێن سەڵاوات دەگەێن بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم مەلایکەش هەر کەسێک سەڵاواتێک لەسەر من بدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئومەتەکەم إلا أو ملائكة دل أي محمد صلى الله عليه وسلم إستا فلان كسي كري فلان كسي كتشي فلان كس صلواتي لسات ودا اللهم صل على محمد وعلى آل محمد بردوان بالله رودا كما جنجا كان أواني تعقد توانين هي خوينواريان هي خاوني شهادا بخوش موا شرمزارية بو إيمة کە خوێنەواریمان هەیە و گەنجین پیاوێکی بە تەمەن خوێنەواری نییە ناوی خۆی نازانێ بنووسێ زیکری خوا لە ئێمە زیاتر بکە لە کاتێکە نە ئایەتە زانێ نە حەدیثە زانێ نە خوێنەواری هەیە بۆیە هەزارەها کەسەیە خوێنەواری نییە و ناوی خۆشی نازانێ بنووسێ بەڵام لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە هەزارەها و ملیۆنەها شەهادەدار لای خوا ڕێزی زیاترە لا يخوى شهادة نايخوى شهادة شتي كاغذ هيك قيمتي جنيه بو قيامت
خوێنەواریت هەبێ دکتۆرات هەبێ پرۆفیسۆر بی ئەمە لای خوا هیچ شتێ قیمەتێکی نییە. کابرا بان شانی نەجمە و داڵ و شمشێر و نازانم چی بێکە مرد هەر خامەس پێکەی نەگەی من و تۆش خامەس پێکەی. ئەمە شتێکی دنیاییە. بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم من داوام کرد لە خوای گەورە کە هەر کەسێک سڵاواتێک لەسەر من بدا خوای گەن تۆ 10 جار سڵاواتی لێ بدە خوای گەورە پێمی بەخشی. وتمان سڵاواتی خوایش ئەوەیە کە لای مەلایکە بەڕێزەکان لە سەروی عەرشەوە باسی تۆ دەکات. بۆیە دڵنیابە هەر کاتێک وتت اللهم صل على محمد یاخود کاتێک ناوی پێغەمبەری خوا هێنا صلی الله علیه وسلم بڵێ صلی الله علیه وسلم یەکسەر دەگاتە شوێنی خۆی. والله بە چرکە دەگاتە شاری مەدینە و دەگاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕێگای مەلائیکەوە. وەک باسیشمان کە دەرزەکانی پێشوە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم خۆی گوێ لە دەنگمان نییە. مەلایکە پێگەینێ ئەو مەلایکە خوا ئەو بەهەرەی پێداوە ئەو سڵاوەتە بگەینێ. باش ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لە ئێمە نەبێ کەسێکی تاوانبار گوێ لە ئێمەیە سکاڵا و داواکاری ئێمە دەبیستێ نەبەخوا ناویستێ دڵنیابن ناویستێ ئەوەشی شەریک بۆ خوا بڕیار بدە خوا گەورە قەتلی خۆش نابێ ئەگەر لەسەری بمرێت. بۆیە ئینشاءڵڵا سڵاوات دانەکەت زەمانە هەر کاتێک سڵاواتێک لەسەر خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم بە دڵنیایی مەلایکە دەیگێنێ و ناویشت دەهێنێ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستا فڵان کەسی کوڕی فڵان کەسی کچی فڵان کەس سڵاواتی لەسەر تۆدا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کەواتە ئینشاءڵڵا خۆشەویستی خوا لەبیر مەکەن صلی الله عليه وسلم. لە حەدیثێکی صحیحی ئەبوو داود هاتووە ذیکرێکەیە کاتێککە دێنە ناو مزگەوتەوە بیخوێنین کاتێککە بەپی ڕاستمان دێنە ناو مزگەوتەوە باشتر وایە لە ناو ئەم مزگەوتا بیخوێنین نەک لە دەرگای حەوشەکە. ئەمە گومانیتیانە مزگەوتە بەڵام ئەو کە خلافی تایە. کاتێککە دێنە ناو مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسێک هاتە ناو مزگەوتەوە ئەم دوعای خوێنە ئەم ذیکرەی کرد أعوذ بالله العظيم وبوجهه الكريم وسلطانه القديم من الشيطان الرجيم. بەڵێ ئەم دوعایە ئەگەر خوێندت ئەم ذیکرەت خوێن کاتێککە دیتە ناو مزگەوتەوە پێی ڕاست دەکەیتە ژوورەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک وای گوت شەیطان دەڵێ حفظ مني سائر اليوم ئەم کەسە کە ئەم دوعای خوێنە ئەمڕۆ لە من پارێزرا واتە ئەمڕۆ من ناتوانم زەفەری پێ بگەینم گومڕای بکەم سەری لێ بشێوێنم. کەواتە ئینشاءڵڵا هەر کاتی هاتیتە ناو مزگەوتەوە بڵێ أعوذ بالله العظيم وبوجهه الكريم وسلطانه القديم من الشيطان الرجيم. شەیطان لێت دوور ئەکەوێتەوە دەڵێ ئەم کەسە پارێزراوە من بۆم نییە نزیکی بکەوم. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئەم حەدیثە مزگێنێکی خۆشە بۆ دایکەکان ئەوانەی کە منداڵیان دەمرێت مناڵیان لەبار دەچێ. مزگێنێکی خۆشە بۆ باوکەکانیش کە منداڵیان مردووە خێزانیان منداڵی لەبار چووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم والذی نفسی بیەدی سوێن بەو خوایە کە گیانی منی بەدەستە کە ڕۆحی منی بەدەستە کە ئەڵڵایە إن السقط ليجر أمه بسرره إلى الجنة إذا احتسبته. سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله علیه وسلم. منداڵ کاتێکە لە دایکە بێ کاتێک لەبار دەچێ بە هاوڕێ منداڵەکە بڵێن هاوڕێ منداڵ وێڵاشیشی پێ دەڵێن وێڵاش. سوێن بەخوا ئەو منداڵە بەو وێڵاشە و بەو هاوڕێ منداڵەوە کە دەرچووە مردووە منداڵەکە دایکی ڕائەکێشێ بۆ بەهەشت ئەگەر ئەو دایکە بەتەمای پاداشتی خوا بوو بێ. کاتێککە مناڵەکەی مردووە مناڵەکەی لەبار چووە 4 مانگ بۆ 5 بۆ 6 بۆ 7 بۆ چەندێکە لەباری چووە وەڵی بەو هاوڕێ منداڵەوە تا لە دایک بۆ هاوڕێ منداڵەکەی لەگەڵایە هەموو کەسێک لە ئێمە منداڵەکەی کە مردووە حەمد و سەنای خوای کردووە بەتەمای پاداشتی خوا بووە ئیلا دایکی خۆی دەگرێ و دایکی خۆی ڕائەکێشێ بۆ بەهەشت دەڵێ دایک گیانەوەرە بۆ بەهەشت. بۆیە منداڵەکەت مردووە لە پێش خۆتەوە
ڕۆژێک دێت بە ئیزنی خوا لە بەهەشتا لەگەڵ منداڵەکان هەمووی کۆ دەبیتەوە. باوکت دەبینی، دایکت دەبینی، برای مردوو دەبینی، خوشکی مردوو دەبینی، باپیر و نەنکت دەبینی، کەس و کاری مردوو دەبینی، مامۆ خاڵە مردوەکانت دەبینی. ئەوەی کە بردووە لە کەس و کاری خۆت، ئەوەی کە دەیناسی لە بەهەشتا هەمووی بە یەکە کۆ دەبێتەوە ئینشاءڵڵا. بۆیە دایکی بەڕێزن، منداڵەکەت مرد بە تەما بە خوا پاداشتی خێر بداتەوە، بە دڵنیایەوە ڕۆژێک دێت منداڵەکە تۆ ڕائکێشێ بۆ بەهەشت بە هاوڕێ منداڵەکەی خۆیەوە. کە بە کەمی مەزانە کاتێک کە ئینسان منداڵێکی مرد یا چەند منداڵێکی مرد ئینشاءڵڵا بۆ قیامەتی مای دڵخۆشیە. لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە هاتووە، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر عەبدێک تاوانێکی کرد، تاوانێک بینی خۆت و خوای گەورە، نەک بچێ ئینسان بچێ پەنا بخوا دزیە بکە و ماڵی خەڵک خوا بجا بڵێ خوایە تۆبە، ئەوە حەقی خەڵکە بێ بیگەڕێنیتەوە. تاوانێک بینی خۆت و خوای گەورە بێت. هەر بەندەیەک تاوان بکات، پاشان دەستنوێژێ جوان بگرێت، پاشان هەڵبسێ و دوور کات نوێژ بکات، بڵێ خوایە گیان لێم خۆش بە فڵان تاوانم کرد، ئیلا خوای گەورە تاوانەکانی خۆشە بێت، خوای گەورە لێی خۆش دەبێت، تاوانێکی گەورەش ئەنجام دابێت. مادەم دەستنوێژێ بگریت و ئیعتیراف بکەی، دان بەوەدا بنی کە تاوانباری غەڵەتیت، ئیلا خوای گەورە لە تاوانەکانت خۆش دەبێت. بۆیە بەردەوام ڕۆژانە بەلایانی کەمەوە دوور کات، چوار کات بکەن لە ناو نوێژەکەشا بڵێ ئەستەغفر الله، اللهم اغفر لي، خوای گەورە لێم خۆش بە ڕەبی اغفر لي، بە دڵنیایەوە خوای گەورە لێت خۆشە بێ و خوای گەورە ئاگاداریشە کە تۆ ڕۆژانە گوناه و تاوان دەکەی و ئاگاداریشە کە تۆ لە چی تاوانێک داوای لێ خۆشببوون لە خوای گەورە دەکەی. بەردەوام ئینسان دوو شتەیە زۆر زۆر گرنگە بیڵێت. یەکی لە پیاوچاکان کە ئیمامی دەگەڕۆ ئیمامی حەسەنی بەسریە، لە کەسێکی تریشەوە بە هەمان شێوە لە پیاوچاکی تریشە دەگەڕێنەوە، دەفەرمێ ڕۆژێک لە بازاڕ ئەشیان پێبوو، چۆن دەڵێک حەماڵ هەیە، کەسێکە بار بۆ خەڵکی بار دەکا و دەیبات، دەفەرمێ منیش ئەشیاکانم بە ئەو کەسە بار کرد بەو حەماڵە، بۆی ئەشیاکانم بۆ بەرێتەوە بۆ ماڵ. دەفەرمێ ئەم پیاوە ئەم حەماڵە تەنها دوو شتی دەوت، دوو زیکری خوای دەکرد، هەر دەیفەرموو الحەمدولله ئەستەغفر الله. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ پرسیاری لێکە، باشە بۆ هەر ئەم دوو زیکرە دەخوێنی؟ فەرمووی من لە بین دوو شتام، یا نیعمەتی خوا بەسەرمەوەیە دەبێت سپاسی خوا بکەم لەسەری، یا تاوان دەکەم دەبێت داوای لە خۆشببوون لە خوای گەورە بکەم. بۆی ئینسان لە بین دوو شتایە، یا لە نیعمەتی خوادایە و لە چاکەدایە، یا لە خراپە و لە تاواندایە. ئەوەی خوا پێی خۆش بێ، پێی ڕازی بێ، عیبادەت بێ، چاکەیە بۆ تۆ. ئەوەشی خوا پێی ناخۆش بێ، پێی ڕازی نەبێت، گوناه و تاوانە. بۆیە ئینسان لە بینی ئەم دوو شتەدایە. ئەوەی نیعمەتی خوا بە سپاسی خوای لەسەر دەکەم، پاداشت وەرەگرم، هەر کاتێکیش تووشی گوناه و تاوان بە موسیبەتێک بم، الحەمدولله دەکەم، بێگومان خوای گەورە پاداشت و چاکە بۆم دەنووسێ. بەردەوامیش دەڵێم خوای لێم خۆش بە، خوای گەورە سپاس بۆ تۆ. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ فەرمی وەڵڵاهی حەماڵەکان تۆی حەماڵ زۆر لە من عاقڵتر و تێگەشتوتر و زاناتری، تۆ زۆر لە من زاناتری، کە بەردەوام ئەوەندە کەسێکی ئیعتراف بەوە دەکەی کە نیعمەتی خوات بەسەرەوە بۆ سپاسی خوا بکەی، کە گوناه و تاوانیش دەکەی کە ئێمە مەلایکە نین، وا نەزانی کابرا چۆ حەجیتر نابێ گوناهکات، چۆ عومرە نابێ گوناهکات، شتی وان نییە لە دینە. مرۆڤ چۆن گوناه ناکە؟ مرۆڤ هەتا مردن گوناه دەکات، بەڵام گرنگ ئەوەیە خۆی بپارێزێ، بەردەوامیش بڵێ خوای لێم خۆش بە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ جوبرەئیل هات بۆ لام، سەلامی خوای لەسەر بێ، فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئایا مزگێنیت پێ بدەم بە هەواڵێکی خۆش؟ خوای گەورە بە تۆ دەفەرمێت، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بە فەرمانی خوا هاتووە بە خۆشەویستی خوا ڕابگەینێ صلی الله علیه وسلم مزگێنیەکی خۆش. فەرمووی خوای گەورە بە تۆ دەفەرمێت من صلى عليك صليت عليه
ومن سلم عليك سلمت عليه فسجدت لله شكرا. خواي گەورە فەرمی ئەی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ بڕۆ بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم پێی بڵێ هەر کەسێک لە ئومەتەکەت سڵاوات لەسەر تۆ بدات منیش سڵاواتی لەسەر دەم. خوای گەورە هەر کەسێک لە ئومەتەکەت سەلام لە تۆ بکە منیش سەلامی لێ دەکەم. بۆیە منیش سەجدەی شکرم بە خوا برد کە خوای گەورە ئەوەندە ڕێزی لە من گرتووە و ڕێزی لە ئومەتەکەیشم گرتووە. کاتێک تۆ دەڵێ صلی الله عليه وسلم ئەمە سەڵاوات و سەلامیشی تایە هەردووی تایە. اللهم صل على محمد وعلى آل محمد کەواتە ئینشاءالله بەردەوام بڵێ اللهم صل على محمد سپاسی خوا زۆر بکە و کە تۆی هیدایەت داوە بە دڵنیایەوە خوای گەورە لە سەروی عەرشەوە بە گەورەی و دەسەڵاتی خۆی سەڵاوات لەسەر تۆ ئەدا و ناوی تۆ دەهێنێ لای مەلایکە بەڕێزەکان و دەفەرمێت سەلامی منیش لە تۆ بێ ئەی عەبدەکەی خوا چونکە تۆ سەلام لە پێغەمبەری خوا دەکەیت صلی الله عليه وسلم. ڕەحمەتی من بڕژێ بەسەر تۆدا چونکە دوعای خێر بۆ پێغەمبەری خوا دەکەیت صلی الله عليه وسلم. کەواتە پێویستە ئاگامان لە خۆمان بێت. لە حەدیثێکی صحیحی ئیبن ماجە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هیچ شتێک لای خوای گەورە لەوە خۆشەویستتر نییە، پاداشتی زیاتر نییە. گەورەترین پاداشت بۆ کێیە؟ ئەو ئینسانەی لەبەر خاتری خوا ڕق و چینەی خۆی دەخواتەوە تووڕەی خۆی دەخواتەوە. تووڕەیە تووڕەی دەکەن لەبەر خاتری خوا تووڕەیەکەی خۆی دەخواتەوە دەری نابڕێ ئەوە گەورەترین پاداشتی هەیە لای خوای گەورە. ئەعظەم ئەجرا عند الله کە لەبەر خاتری خوا ئەو بێغیرەتی نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لای خوای گەورە گەورەترین پاداشتی هەیە. ئیتر خەڵکیش پێڵی بێغیرەتی ئێمە دەڵێن نەخێر ڕاست ناکەی. ئینسان لەبەر خاتری خوا ڕق و چینەی خۆی تووڕەیی خۆی بخواتەوە بەرامبەر بە کەسێک دەتوانێت تۆڵەشی لێ بکاتەوە دەتوانێت وەڵامیشی بداتەوە بەڵام لەبەر خاتری خوا وەڵامی ناداتەوە ئەوە گەورەترین ئەجر پاداشتی هەیە لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چونکە لە پێناو خوادا تووڕە نەبوو جوابی کەسێکی نەدایەوە کە خۆی نەهێناوە ئاستی کەسێک کە شایستەی نییە. بۆیە ئینسانێک ئەگەر لەبەر خاتری خوا تووڕەیی خۆی بخواتەوە لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم تووڕە مەبە بەهەشتت بۆ هەیە و فەرمووی لە ڕۆژی قیامەتە لە حەدیثتردا بە دڵی خۆت دەڵێن ئەم حۆریانە هەڵبژێرە بیکە بە خێزانی خۆت لە بەرامبەری ئەوەی کە ڕقی خۆت تووڕەیی خۆت خوارد و بەرامبەر بە کەسێک. ئەمە ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە، بێغیرەتی نییە، ترسنۆکی نییە. ئینسانی عاقڵ هەندێک جار خۆی لە هەندێک شتێک گێ لەکات، هەندێک جار هەشتی هاتەڕێت و خۆتی بۆ هەڵدێ و دەست بۆشێنی ناکرێ. ئینسان هەندێک جار بە تایبەتی کاتێ بەڵام موسیبەت و کێشە زۆرە بێ ئەبێ خۆت بپارێزی بۆ کەس لێ بۆشێنی سوێن بەخوا بێ دەستی خەڵک ماچکی. ئەوە قارەمانی نییە. قارەمانی وەیە بۆ کەسەکە نەوەشێنی و دەست قاچی خەڵک ماچ نەکەی. پیاوی دەست ماچکەر خەڵکی پێ ناکوژرێ. بۆ کەس لێ بۆشێنی شەقێ بۆشێنی قسەیە ناخۆش بکەی ئەبێ داوای لێبردن بکەی و تەنەزولیش بکەی، نە تەنەزول بکە و نە غەڵەتیش بەرامبەر خەڵکی بکە. ڕۆژێکە بێ خۆت لە بەڵاڵ دەی وەڵڵای بە گوێی خۆم گوێم لە خەڵک بۆ دیتی لەو بازاڕە ئەسوڕێمە خواخوامەیەکێ زلێک نەدا تا 15 ڕقی لێ بزێنم. برابی خۆت پارێزی ئەینا تووشەبی خەڵکێ بەدوای پارە ئەگەڕێ. لە فلیمەکانیشەوە خەڵک هەزار شتی خراپ فێر بووە. خوای گەورە بمان پارێزێ. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێک هاتە خزمەتی فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردەوەیەکم پیشاندا بم خاتە بەهەشتەوە، لە بەهەشت نزیکم کاتەوە هۆکار بێ بۆ چوونە بەهەشتم. چاکەیەکم پیشاندا بم خاتە بەهەشتەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چەند شتێکی پێ فەرموو. فەرمووی خواردن ببەخشە بە خەڵکی فەقیر و هەژار، سەلام لە خەڵکی بکە، و فەرمووی قسەی جوان بکە، قسەی جوان، نەک قسەی ناشرین، نەک جوێندان، نەک سوکایەتی. و لە شەودا شەو نوێژ بکە کاتێککە خەڵکی خەوتووە تەدخل الجەنەتە بسەلام، بە سەلامەتی دەڕۆیتە بەهەشت بە ئیزنی خوا. ئەو کەسەی نوێژکەر بێ
یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدات ئەوانەی کە فەقیر و هەژاری ڕاستەقینەن. بۆیە قسە دووبارە ئەکەمە چونکە کەسانێک هەیە فەقیر و هەژار نین، سوێن بەخوا، سوێن بەخوا، نە زەکاتیان پێشێ نە هیچ شتێک، بەردەوامیش داوا ئەکەن. بۆیە ئاگادار بن فەقیرەکانی ڕەمەزان، وەک لە جومعە پێشوا باسمان کرد، فەقیرەکانی ڕەمەزان ڕازگۆیان تایە و ناڕازگۆشیان تایە. ئاگادار بن زەکاتی خۆتان بدەن بە کەسێک چاک و ڕێک و پێک و ڕازگۆ بێت. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. ئەوانەی فەقیر و هەژاری ڕاستەقینەن خوایە حاڵیان باشکە، خوایە گیان نەفسمان لە ئاگری دۆزەخ بپارێزە، بە بەهەشتی پانوبەرین شادیکە. یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی دەردەدارن دەردیان لەسەر هەڵبگری، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی. خوایە گیان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، لە شەڕ و ئاژاوە بە دوورمان کە یا رب العالمین. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.